بێگومان خانمان پێویستە کە ئابووری سەربەخۆی خۆیان هەبێت لەبەرەوەی کە ئێمە خانمانیش خاوەنی بیرۆکە و هەروەها توانای خۆمانین بۆ ئەوەی کە ئێمە بتوانین بینە پێشوانێ و هەروەها وەکو هاوکاریەک بۆ خێزانەکانمان ئەو توانە و بەهرانەی کە هەمانە ئێمەش لە ڕێگەی هەوڵی و تێکۆشانی خۆمانەوانێ بتوانین بینە پێشوانێ و هەروەها خاوەنی ئابووری خۆمان بین بە حکمەوەی کە ئێستا کوردستان لە ڕووی ئابووری شەوانێ شێواوە ژیانەکە قورس بووە یعنی ناکرێت کە تەنها خێزانەکان مەصرفی ئێمە بکەن و فریان ناکەویت بەڕاستی ئەرکەکە قورس بووە و شتێکی زۆر ئاستاییە و هەروەها بۆ ئەوەی کە هەم دنیای دەرەوە ببینین و هەمیش بتوانین ینی بیرۆکەکانمان بە دەرەوە ئاشنا بکەین بەڕای من شتێکە پێویستە هەبێت ئافرەتی ژۆک و پیاو یعنی هیچ شتێکی کەمتر نییە. بێگومان تا ڕادەیەک ئەتوانێت کە وا بکات چارەسەری کێشەکانی ئافرەت بکات لەبەرەوەی کە هەندێک توندوتیژی و هەندێک شت هەیە کەمی دەکاتەوە لەسەر خێزان لەسەر ئافرەت لەبەرەوەی کە کاتێک کە تۆ خاوەنی ئابووری سەربەخۆی خۆت بووی ئەتوانیت خاوەنی بڕیار و هەروەها قسەی خۆشت بیت لێرەدا لەبەرەوە گرنگە کە ئافرەتیش بۆ خۆی داهات و ئابووری سەربەخۆی خۆی هەبێ بەڵام ئەمە لە سەیاسە نابێتە هۆکاریوی کە چارەسەری کێشەکان بکە بگرا لە هەندێک لایەنیکەوە کێشەکان زیاتر ئەکا بەڵام ئەتوانین تا حدێکی کەم وا بڵین ینی بڵین کەمی کردوتەوانێ بەڵام ناش بڵین لە سەیاسە ئەم شتانە نەماوە هەندێک ئافرەت بەشێکی لە کوردستان کە یەتە ناوانێت تووشی توندوتیژی بۆتەوە بەڕاستی لە باتیەوەی کە لە توندوتیژی نەجاتی بێ تووشی ڕوبەڕوو بۆتەوانە ینی ئێمە ناکرێت بڵین لە سەیاسە ئەمە چارەسەرە بۆەوەی کە تۆ کێشەکان حل بکات ئابووری سەربەخۆی خۆی هەندێک جار دۆخەکەەوە ئەخوازێ بەڵام هەندێک جار وا ئەکات کە کێشەکان بۆ تۆ زیاد ئەکات یعنی لە سەیاسە نابێتە هۆکاریوی کە چارەسەری کێشەکانی تۆ بکە زۆر ئافرەت زۆر کچ هەبووە کە ڕۆژتۆتە دەرەوە بۆ ئیشکردن یعنی ئیستیغلال کراوە لە ڕێی ئیشەوانە و گرنگە تۆ بزانی کە لەکوێ ئیشەکەی چ ئیشێکەکەیت و بۆچی شتێک ئیش ئەەکەی ئەمە زۆر مهمە یعنی ناکرێت تۆ لە هەر شوێنێکا کە پارە هەبوو کە لە هەر شوێنێکا شتێ هەبوو یعنی خۆت بە کاڵا بکەیت و کۆمەڵە ئیش بکەی بەڕاستی ئیشەکان بەڕای من پێویستە بزانیت کە چۆنە و لە سنووری خۆیان بێ بۆی کە هەم ئیستیغلال نەکری هەم ڕوبەڕووی کێشە نەبیتەوە تۆ کە ئیشەکەیت و ئابووری سەربەخۆی خۆتە هەیە بۆ ئەوەیە کە هەندێک ئەرگ لەسەر خێزانەکەت هەم نەهێڵی هەمیش بۆ ئەوەیە کە تۆ لە کۆمەڵێک توندوتیژی و کۆمەڵێک جیاوازی بیتە دەرەوانێ بۆی کە بیر و بۆچوونەکانە یعنی بینی بڵێ منیش ئافرەتێکم لەم کۆمەلگا بەڵام کە تۆ ڕوبەڕووی کێشە بوویتەوانە کەوتیتە ناو کێشەی خراپەوانە و ناو ئیشی خراپ و ڕوبەڕووی نەفەری خراپ بوویتەوانە بەرکەوتەوە بە کەسی خراپ هەبێ بێگومان نابێ بڵێن ئەمە لە سەیاسە چارەسەری کێشەی تۆی کردو یعنی 50 بە 50 طبعاً زۆر گرنگە لەم ڕۆژە کە ئافرەتانیش ئیشی خۆیان هەبێت هەڵبەتە لە ئێستایا هیچ جیاوازیەک نییە لە بینی ئافرەت و پیاوە کە بۆ ئیشکردن چونکە ئافرەتی وەمان هەیە تایبەتمەندی زۆر زیاتری هەیە توانە و لێهاتنی زۆر زیاتری هەیە کە ئەتوانێت بەشانی پیاوەکان ئیشکات و هەوڵ بدات و ئەتوانێت ئەو هەوڵدان و ئیشکردنی خۆشی نەک لە 100% ناڵێم ئەتوانێت نیوێ ڕاستی پێداویستەکانی خۆی دابین کات کە چاوی لە دەستی هیچ کەسێکی بەرامبەری نەبێت ئەو کەسە چی برابێ باوک بەیان هاوسەری بێ ئیستا من وەکو خۆم و خوشکەکەم نزیکی 4 ساڵ بۆ 5 ساڵە ئیشەکەین و زیاتر لەسەر بەرهەمی خۆماڵی پێداویستی جوانکاری خۆماڵی کە خۆی درستی ئەکات ئەتوانم بڵم لە ماوەی ئەم 4-5 ساڵەیە کە لە 150 زیاتر توانیوێتی باری ئابووری خۆی باشکە و پێداویستی خۆی دابین کات کە بێ ئەوەی چاوی لە دەستی کەسانی کە بێت و ئیشەکەشی پەرە پێ بدات